سوێن بە خوای پەروەردگار دەڵێم لەسەر ئەم مینبەرە زۆرێکیان دەستن بەکاردێن بۆ ڕاوکردنی گەنج چاک لە بریتانیا لە ئەمریکا لە کوردستانی خۆمان چاک ناسراون و دەسەڵاتیش چاک دەیان ناسێ کە ئەمانەکەن بەس ڕاویان پێ دەکەن گەنجی دامایان پێ ڕاو دەکەن ئەگی نازانەمانە چ بابەتێکن ئەی بۆچی بە ئاشکرا جوملە و تەفسیل خەڵک بە کافر دادەنێن بە ئیسراحەتیش قسەی خۆیان دەکەن و خەڵکیش معجەبە پێیان ئەمە خزمەت بە ئیسلام ناکە براکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام عەمری کوڕی عەبسە هاتە لای نهات پێی بڵێ ئەمانە تاغوت و کافرن دەی دەبێ بچیت و سینجیان بگریت و یەخەیان بگریت و بڕۆ دەرەوە ئێستا بزانم مەردیت فێری ئیسلامەتی کرد فێری ئەوەی کرد کە چی بکات چۆن لەگەڵ خەڵک قسەی باش بێت چۆن سەبری هەبێ چۆن لێبوردەیی هەبێ خوا بەتەنها بپەرستێ ئەنجا فەرمووی بڕۆ ناو قەومەکەی خۆت جارێ پەلەمەکە کەچی هەندێک کەس بەداخەوە غەیری گومڕاکردنی گەنجی دەما هیچتر نازانێ بۆتە پێوەەر لایەن چێ جنێوی زیاتر بدا خەڵکی زیاتر کافر کاوە دەزانەوە مامۆستایەکی باش کە حاشا وەکەلا نەفام و جاهلن بەخوا مامۆستای ئاینی نین